سەرۆکی مۆساد لە سەربوونی بارەگای دەستگاکەیان لە هەولێر ڕوونکردنەوە دەدات. سەرۆکی پێشووی دەستگای مۆساد لە بارەی هەرێمی کوردستانەوە زانیاریێک ئاشکرا دەکات و سابارەت بە بوونی بنکەی مۆسادیش لە ناوشاری هەولێر ڕوونکردنەوە دەدات. ئیفرایم هالێڤی بەرپرسی پێشووی دەستگای هەوڵگری ئیسرائیلی مۆساد لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕەتی کردوتەوە کە مۆساد هیچ بارەگایەکی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان هەبێت تاوەکو لەلایەن ئێرانەوە بە ئامانج بگیرێت. ئیفرایم هالێڤی لە چاوپێکوتنێکی ڕۆژنامەوانیدا کە لەلایەن ڕادیۆی فەردای سەر بە ئۆپۆزسیۆنی ئێرانی و لەگەڵیدا ئەنجام درراوە ڕایگەیاند. بە توندی جەخت لەوە دەکەمەوە کە گومانم هەیە مۆساد هیچ جۆرە بارەگایەکی لەو شێوەی لە ناوچەکەدا هەبێت کە ئێران بانگەشەی بۆ دەکات. بەو پێی هەرگیز ئیسرائیل جەختی لە بوونی بنکەی لەو شێوەیە نەکردوتەوە. ئەمە لە کاتێکدایە شەوەی 15/16 کانونی دووەمی 2024 سوپای پاسدارانی ئێران لە ڕێگەی 6 موشکی بالیستیەوە بە ناوی فاتح ماڵی سەرمایەدارێکی مەدەنی پارێزگای هەولێری کردە ئامانج. دوای ڕووداوەکەش سوپای پاسداران گوتی بنکەیەکی مۆسادمان لە هەولێر کردوتە ئامانج. بەڵام بە پێی لێکۆڵینەوەکانی دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق هیچ بنکەیەکی مۆساد لە هەولێر و بە تایبەت لەو ناوچەیە بوونی نەبووە. هێرشەکەی سوپای پاسداران بۆ سەر هەولێر و کوشتنی هاوڵاتیانی مەدەنی کاردانەوە و ناڕەزایەتێکی بەرفراوانی نێوخۆی و دەرەکی لێکەوتەوە.